لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ئاگرەی لە دارستان و پوش و پاوانی شاری پاوەی سەر بە پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان کەوتبەوە، 3 کەس لە چالاکەکانی ژینگە پارێزی خۆبەخش گیانیان لە دەستدا. ڕێبەری گشتی قەیرانی پارێزگای کرماشان ڕایگەیاند 3 کەس لە لانگرانی ژینگە پارێزی لە کاتی کوژانەوەی ئاگرکەوتنەوە لە مێرگ و دارستانەکانی ناوچەی پارێزراوی بۆزین مەرخێڵی شاری پاوە گیانیان لە دەستدا. بەپێی راپۆرتی ئاژانسی هەواڵی مهر، جەلیل باڵایی وێڕای ڕاگەیاندنی ئەو هەواڵە وتیشی ئەو 3 کەسە ئێواری ڕۆژی یەکشەمە لە کاتی کوژانەوەی ئاگر لە مێرگ و دارستانەکانی ناوچەی پارێزراوی بۆزین مەرخێڵی شاری پاوە کەوتنە گەماروی ئاگرەکەوە بەهۆی هەڵکردنی بایەکی تند نەیانتوانی خۆیان لەو ئاگرە دەرباز بکەن. ناوبراو ئاماژەی بەوەشدا بۆزین مەرخێڵ کە لە نزیک سنوور هەڵکەوتووە و بە ناوچەیەکی چڕی دارستان و پاوەندا دەدرێت کەوتە بە شاڵاوی بەربڵاوی ئاگر. بەڕێوەبەری گشتی قەیرانی پارێزگاری کرماشان لە درێژەدا لەلایەن خۆی و پارێزگاری کرماشانەوە پەیامی سەرخۆشی ئاڕاستەی بنەماڵی ئەو 3 لایەنگر و چالاکەی ژینگە پارێزیە و خەڵکی پاوە و هەورەمان کردو. داوای لە فەرماندار و سەرۆکی بنکەی قەیرانی شاری پاوە کرد. وێڕای لێکۆڵینەوەی هۆکارەکانی ئەو ئاگرکەوتنەوەیە هەوڵی پێویست بۆ کوژانەوەی ئەو ئاگرە بدەن لە پێناو پاراستنی دارستان و پاوانی ناوچەکە. کەوتنەوەی ئاگر لە مێرگ و دارستانەکانی ناوچەی بۆزین مەرخێڵ لە ڕۆژی پێنجشەمەی ڕابردووە دەستی پێکردو. ئێواری ڕۆژی شەممە کوژایەوە، بەڵام جارێکی دیکە لە ڕۆژی یەکشەمە لە پاژماوەی ژیلەمەوە سەری هەڵدایەوە و دووبارە تەشەنەی سندەوە. جێگەی ئاماژەیە چالاکانی ژینگە کە لە ئاگرەکەدا گیانیان لەدەستدا. هەرێک لە موختار خەندانی تەمەن 42 ساڵ خەڵکی شارۆچکەی نەوسود، بیلال محەممەدی تەمەن 33 ساڵ و یاسین کەریمی تەمەن 50 ساڵی خەڵکی شاری پاوەن.